پایتەخت میدیا خیانەتێکی نیشتیمانی دیکەی بافڵ تاڵەبانی و تاقمەکەی ئاشکرا دەکات. شەو و ڕۆژی سلێمانی بەدەست بافڵ تاڵەبانی و چەکدارەکانی پڕ بووە لە فەزای تۆقێنەری سیاسی و ئەمنی و ڕۆژنیە کۆماندۆکەی خەڵکی بێتاوان و کەسایەتیە دیارەکانی خودی یەکێتی نیشتیمانی شار بەدەر و خەڵتانی خوێن نەکات. هەر لەم دوو ڕۆژێ ڕابردوو بافڵ تاڵەبانی جگە لە هەڵکوتانە سەرماڵی مەلا بەختیار و دەست بەسەرداگرتنی دەستگای ڕۆناکبیری و گەلاوێژ و چاودێر پڕیدایە کوردانی ڕۆژهەڵات و دووبارە دوو خیانەتی نیشتیمانی لە بەرژەوەندی سوپای پاسدارانی ئێران ئەنجامدا. خیانەتی یەکەم بەهێزێکی زۆر هەڵی کوتایە سەر ژن و منداڵی پێشمەرگەکانی هەردوو حزبی کۆمەڵەی ڕۆژهەڵاتی کوردستان و بە زۆرە ملێ لە زرگوێزەوە گواستنیەوە بۆ کەمپێک کە شوێنی ژیانکردن نییە و داخراوە. خیانەتی دووەمیش پێشمەرگەیەکی حزبی دیموکراتی کوردستانی ئێران بە ناوی بەهزاد خوسڕەوی بە ڕۆژی ڕووناک ڕادەستی ئێران کردەوە. ئێستا ئەگەری لە سێدارەدانی زۆرە. بەهزاد خوسڕەوی خەڵکی شاری سەقزە و زیاتر لە 10 ساڵە لەگەڵ دایک و خوشکی لە شاری سلێمانی نیشتەجێە. لە پاس ڕۆژی ڕابردوو دووجار لەلایەن دەستگا ئەمنیەکانی یەکێتی بان کراوە و دوای 7 ڕۆژ زیندانی و ئەشکەنجە و لێدانێکی زۆر ڕادەستی ئیتلاعاتی شاری سنەکراوەتەوە. دەستگا ئەمنیەکانی بافڵ تاڵەبانی بۆ ئەوەی ئەم لەکەیە لەسەر خۆیان لابەرن ڕایان گەیان. ئەو پێشمەرگەی ڕۆژهەڵاتی کوردستان مۆڵەتی نیشتەجێبوونی نەبووە. ئەوە لە کاتێکدایە ناسنامەی نشینگەی سلێمانی هەیە و بە یاسایی ماوەتەوە. تەنانەت بەهزاد پەناخوازی سیاسیە لە کۆمسیاری بەرزی نەتەوەی گرتوکان. خەڵکی سلێمانی و سیاسەکانی خودی یەکێتی نیشتیمانی بۆیان ڕوون بۆتەوە کە ئەوەی ئێستا بافڵ تاڵەبانی لە سلێمانی دەیکات مافیاگەریە و دوورە لە ڕەوشی دەسەڵاتداری و حکومڕانی دروست. بەمە شاری ڕۆشنبیری سلێمانی بەرەو ئاغارێکی مەترسیدار دەبات کە دوجار خەڵکی بێتاوانی شارەکە زەرەرمەند دەبن.